ئەم قەرەباڵغیە ڕێڕەوی گەڕانەوەی ئۆتۆمبیلی هاوڵاتیان و کارمەندانی فرۆکەخانەی سلێمانی و گەشتیارانە بەرەو سلێمانی و فرۆکەخانە. بەڵام بەهۆی ئەو جەنجاڵی کە هەیە گەیشتن بە شوێنی مەبەست گرفتی بۆ دروستکردوون. بەردەوام قەرەباڵغی و جەنجاڵی ئەم ڕێڕەوی گەڕانەوەیە بۆتە هۆی دروستبوونی گرفت لە بەردەم کارمەندانی فرۆکەخانە و گەشتیاران. وتەبێژی فرۆکەخانەش دەڵێت حاڵەت هەبووە کە گەشتیار لەم قەرەباڵغیە داماوەتەوە و بە کاتی دیاریکراوی گەشتەکەی نەگەیشت و هەلی گەشتکردنی لەدەستداوە. ئەمە یەکەمین دەواازەیە بە گەشتن بە گەڕانەوە گەشتن بە فرۆکەخانەکە ڕۆژانە بەوەی قەرەباڵغیەکی زۆرەوە هەم کارمەندانی فرۆکەخانە تووشی ئاسەنگی هاتوچۆ دەبن و هەم گەشتیارانی زۆر جار ڕووی داوە گەشتیار خۆی بە هەج وەکارێ بێ تەخیر بووە بۆ گەشتن بە فرۆکەخانەکە هاتووەتە ئێرەش تووشی ئەم قەرەباڵغیەی ئەم یوتێر نەبووە بۆتە هۆی لەدەستدانی گەشتەکەی. کارمەندانی هاتوچۆش بۆ کەمکردنەوەی قەرەباڵغیەکە و هاوکاریکردنی شۆفێران بە چەندین تیم لە شەقام و ڕێڕەوەکە ئامادەییان هەیە. ئەمەشکاری ئەوانی قورستر کردووە. بەڕێوەبەری هاتوچۆی قەزای ناوەندی سلێمانیش دروستکردنی بەرزەپرد و چەندین ڕێڕەوی گەڕانەوەی دیکە بە چارەسەری بنچینەی ئەو شەقامە دەزانێت. چارەسەرکردنی کۆتاییان حەلی جەزری ئەم کێشەیە دروستکردنی بەرزەپردە بە گشتی لەو شەقامانەی کە لۆدی لەسرە. ئەگەر باسی شەقامەکان بە گشتی کەین کە شەقامی مەلیک مەحموود کە زۆر شوێن زۆر خاڵ هەیە کە پێویستی بە بەرزەپرد یان نزمەپرد هەیە لە بۆ فراهەمکردنی هاتوچۆ لەو شەقامە و لێرەشەوە ئێمە تەرکیزەکەین لەسەر ئەم نقطەیە کە هەیە لۆدێکی زۆری لەسرە کە حەلی جەزری دروستکردنی بەرزەپرد یان نزمەپردێکە بۆ ئەم کێشەیە و دوجار ئەگەر حەلی ئاسانتریش بێت ئێمە پێشنیارمان کردووە نقطەیەکی گەڕانەوە زیاتر کرێت لە بینی ئەم یوتێرنە بۆ تەوزیعکردن یان دابەشکردنی ئەو لۆدەی کە لەسەر ئەو شەقامە هەیە. ئەم قەرەباڵغیە لەو ڕێڕەوی گەڕانەوەیەدا گرفتێکی نوێ نیە کە ڕوبەڕووی گەشتیاران و کارمەندانی فرۆکەخانە دەبێتەوە. بەڵکو بەڕێوەبەرەتی هاتوچۆ و فرۆکەخانە بە نووسراوی ڕەسمی چەندین داوایان ئاڕاستی شارەوانی سلێمانی کردووە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. سەرۆکی شارەوانی سلێمانیش چارەسەر نەبوونی ئەو کێشەیە بۆ نەبوونی بودجە دەگەڕێنێتەوە و دەڵێت نەبوونی بودجە گرفت بووە لە بەردەمیاندا و لە ئێستاشدا چارەسەرکردنی ئەو شەقامە لە ئەولەویاتی کارەکانیاندا دەبێت. کاتەکە دیاری نەکراوە بەڵام زۆر تەرکیزمان کردوتە سەری و ئێستا کاری بۆکەین ئیشی بۆکەین بۆی بتوانین تەسمیم و دیزاینێکی معقول وردەوردە ئامادە بکەین بۆی لە هەج دەرفەتێکە کە بڕەپارەی پێویست هاتە بەردەست یاخود میزانیە دانرا ئینشەڵا ئەم ساڵ دوای پێکهێنانی حکوومەت ئەو کاتە بتوانین لە زووترین کاتە جێبەجێکەین و یەکێکە لە ئەولەویاتەکانی بەردەمانەیە یەکە لەوانەی کە لە زووترین کاتە ئەبێ ئەوە جێبەجێ بکەین. زۆری ڕێژەی ئۆتۆمبیل لە سلێمانی و کەمی بەرزەپرد و نزمەپرد بۆتە هۆی دروستبوونی قەرەباڵغی لەسەر شەقامەکان و نیگەرانی شۆفێران. بۆیە تەرخانکردنی بودجەی پێویست بۆ شارەوانی و دروستکردنی پرد و ڕێڕەوی گەڕانەوەی زیاتر بە بەشێک لە چارەسەریەکان بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی شەقامەکان دادەنرێت. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.